ئەم بابەتە گرنگە سارە. بەڵێ کۆسار هەر لەسەرم بابەتە گرنگە دەچینە لای میوانەکەمان. جعفەر سلێمان مامۆستای زانکۆ شارەزایی زیرەکی دەستکرد بۆی زانیاری زیاترمان باتێ و گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. سڵاو لەبێت و ئەم کاتەوە باش پێمان بڵێ چۆن بوو بیرتان لەوە کردەوە تاقیگەیەکی بەم شێوازە پێشکەوت و لە ئێستادا بۆ زانستخوازان بەردەست بکەن بۆی کە زیاتر زانیاریەکانیان بەرەو پێشتر بەرن و ئاستی زیرەکییان لە بواری ئەکادیمیا زیاتر بەرەو پێشەوە بن. سڵاو ڕێز بۆیەوە بۆ بینەرانی بەڕێستان زۆر سپاسان دەکەم. تابان خۆتان دەزانن ئەمڕۆ زیرەکی دەستکرد ژیری دەستکرد هەتووە بڵین یان زیرەکی دەستکرد یان ژیری دەستکرد لە بوارە جیاوازەکانی ژیانماندا پەرێستاندۆ هەر لەسەر و بابەتەش زانکۆ ڕاپەڕینیش تاقیکەیەکی ژیری دەستکردی ئامادە کردو کە تێدا چوار کۆمپیوتەری سەردەمی و تا بڵێن سوپەر کۆمپیوتەری ئامادە کردو بۆ زانستخوازان خوێندکاران و تۆژەران و مامۆستانی جەماعە کە بتوانن تێدا ئاسی زانستی و ئەکادمی خۆیان بەرنە سەرتر هەروەها بتوانن لە بوارە جیاوازەکانی زانست و تەکنۆلۆژیای ئەوڕۆدا بەشدار بن و بتوانن ڕۆڵێکیان هەبێت. جا هەر لەسەر ئەوەی ئێمەش وەکو تۆژەر وەکو ستافی زانکۆ ڕاپەڕین لە بەشی ئەندازیاری پرۆگرامینگ تابەنەوە تاقیگەیە کە بە شێوەی زیرەکی دەستکرد و هەروەها بە شێوەی سەردەمیانە دانراوە ئیشی لەسەر دەکرێت بە تکنیکە جیاوازەکان و لە بوارە جیاوازەکاندا. مامۆسا ئەگەر گوێت لە من بێت ئەمێ با لە مێژووە بگەڕێنەوە تۆزێک بۆ ناو مێژوو ئەم بابەتی ژیری دەستکرد و ئای و ئەم بابەتانە کە لە ساڵی 1954 بەدواوە هێوا شێواش دەست بە ئیشکردنەکە یاخود ئیشی لەسەرەکەن و لە هەفتاکانە هەنگاوێک بەرەو پێشتر ئەنێتووە لە نەوەتەکان ئایتر بە تەواوەتی لە هەندێک وڵاتی پێشکەوتووە بابەتی ژیری دەستکرد ئەبێت و کاری لەسەرەکرێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی لە 54 بۆ 56 تا ئێستا ماوەیەکی زۆرە و ساڵانێکی زۆرە. بۆچی لەم چەند ساڵی ئاخیرە یعنی و ژیری دەستکرد وای لێ هاو کە ئیتر تەواو بڵاو بۆ لە تەواوی دنیاە لە وڵاتە زلێزەکانە لە وڵاتە حتا وڵاتە دواکەوتوەکان ژەوانەی کە تازە لە خەریکی ئەوەن کە بەرەو پێشکەوتن بچین ینی بۆچی لەم چەند ساڵەیە بە تەواوەتی قاڵ بۆ وای لێ هاتووە کە ئیتر ئێستا ینی جیهان بەبێ ژیری دەستکرد ڕەنگە لەنگ بێ ڕەنگە تەواو نەبێ ینی هۆکارەکەی چییە مامۆستان؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەتان. بەڕای من یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بوونی ئامێرە سەردەمیەکانە کە ئەمڕۆ هەیە. تابەن هەموو ئەو مەسودەوە تەکنیکانە پێشووتر بیریان لێ کراوەتەوە و ئیشان لەسەر کراوە بەڵام لەبەر نەبوونی کەرەسە و ئامێری سەردەمی کە بتوانێت زانیارێکی زۆر لەخۆوە بگرێ و بتوانێت فێر بێت ئەو کەرەستە و ئامێرانە بەردەست نەبوون. بۆیە دەتوانین بڵێن لەو 10 ساڵی کۆتایەوەش لەوانەیە بڵێن 15 ساڵێک کە لە 2011 وانەوە کە ئامێرەکانی سەردەمی زۆر پێشکەوتوو بن لەو کاتی ئەو تەکنیکانە هاتنەوە ئاراو بوونەوە باوکە بتوانێت ئیشان لەسەر بکرێت. دەنا خۆی ئەگەبمان هەیە باسەر ژیری دەستکرد بکەین ژیری دەستکرد کە بەشێکە لە زانستی کۆمپیوتەر ئێمە دەمانهەوێت ئامانجەکەشی ئەوەیە کە کۆمپیوتەر یا بڵێن دیڤایسەکان مەشینەکان وەکو مرۆڤ بیر بکەنەوە وەکو مرۆڤ بڕیار بدەن و هەروەها وەکو مرۆڤ فێر بن. ئەمانە پێویستی بە ئامێر هەیە لەبەرەوەی کە ئێمە دەمانهەیە ئەو دیڤایسانە و مەشینانە یان هەر مۆدلێکی ژیری دەستکرد کە لەسەر کۆمپیوتەرێکا لەسەر مۆدلێکی لەسەر جیازێکی دادەبەزێت دەبێت زانیارێکی زۆر فێر بێت. ئەم زانیارە زۆرە پێویستی بە کەرەستەی تایبەت هەیە. ئەو کەرەستە تایبەتە سەردەمی خۆی توانین بڵێن سەردەمی 50کان و 60کان و 70کان و 80کان بەرەو هەتا ساڵی 2000 بۆ شێوازە نەبوو. کەواتە مامۆستا ئێستا کە جەنابتان مامۆستان و لە شارەزای زیرەکی دەستکردنەوە ئەم هەنگاوەتان لە نێو زانکۆی ڕاپەڕی ناوە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئێستا ئامێری پێویست و ئەو دیڤایسانەی کە پێویستن لە بەردەستا هەیە بۆی ئەم تاقیگەیەتان کردوێتەوە؟ بەڵێ بە دڵنیایەوە. باش مامۆستا بەڵێ بە دڵنیایە هەم بە پێویستمان زانیەوە هەمەوەی کە ئامێرە سەردەمیەکان ئێستا هەیە ئەو کاتی ڕاستی نەبوو. باش مامۆستا لە ڕابردووە
کاتێک ئای یاخود ژیری دەستکرد بە تەواوەتی لە هەرێمی کوردستانە بڵاو بۆ ئەو کاری پێکرا ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندە زانستیەکان زۆربەی کات داوان لەوە ئەکرد کە قوتابیان و خوێندکاران بە تایبەت ئەوانەی کە لە کۆلێژەکانان خۆیان بە دوور بگرن لەم بابەتە بۆ بەدەستێنانی زانیاری لەبەرەوەی ڕەنگە وا بکات کە خوێندکار پرۆسەی زیرەکی خاو بکاتەوە یاخود تەمەڵی بکات لەبەرەوەی لە ئێمە کە بابەتێک بمانەوێت وەکو هاوکارم ساراژ ئاماژەی پێکرد گەڕانێکەکەی یاخود بابەتەکەتی بۆ نێری ئەمە ئیتر سیستمی ئای ژیری دەستکرد چیت بوێ لە مێژووە لە تاوی دنیا هەبێ یەکسەر بۆ تێنێ بە چ زمانێک ئێمە وا ناکات خوێندکار کە ئێستا ئەم سیستمانە بەرفراوانە ئەم بابەتانە فراوان بووە خوێندکار تااقەتی زۆر ئەوەی نەمێنێکە خۆی دابنیشە بە عملی بە دووە بابەتەکانیان بگەڕێ پرسیارێکی جوانە دەستان خۆش بێت بەس ئێمە هەر بابەتێک کە سێری بکەین لە ڕووی تەکنۆلۆژیەوە خاڵی ئەرێنی و خاڵی نەرێنی هەیە ینی پوانی باشیشی هەیە و لە هەمان کاتدا لەوەیە کاردانەوەی خراپیشی هەبێت بۆ نمونە تەبەن لە ڕووی ژیری دەستکردەوە ئێمە دەتوانین لە ڕووی خاڵە گرنگەکانیەوە سێری بکەین کە خوێندکارێک دەتوانێت زۆر بە سەردەمی و زۆر بە خێرایی زانیارەکانی دەستکەوێت ئێمە دەتوانین لەو هەڵی بخۆزینەوە کە خوێندکار یا تۆژەرێک بتوانێت زۆر بەسەری زانستێکی فێر بێ ئەو ئیشێکی کە بۆ نمونە ئێمە ساڵانی پێشووتر دەمانگوت بۆ نمونە چارەسەرێک یا کێشەیەک لەوەیە 2 ساڵ 3 ساڵی بخانە تا زانست بگاتە ئەو کاتی ئێستا لەوانەیە لە کەمتر لە 2 مانگ و 3 مانگ بگاتە ئەو زانستە ینی ئاستی بەرەو پێشچوون بۆ فێربوونی زانست ینی زۆر سەریع بۆتەوە ئێمە دەتوانین لەو ڕوویەوە سەیریکەین بەڵێ لە هەمان کادا لەوەی خوێندکاریش تۆزێک یا بڵین تۆژەرەکان تۆزێک تەمبەڵ ببنەوە لە ڕووی ئیشکردنی عملی و ئەوانەوە بەڵام لە هەمان کادا دەتوانن زانستەکان زۆر بەسەریعی فێر بن و یەکشتی تریش هەیە کە ئێمە بمان هەیە و نەمان هەوێ ئەم ژیری دەستکردە ئەوڕۆ هەیە ڕۆڵی هەیە لە ژیانماندا بەس باشتر وایە کە ئێمە بە باشی سوودی لێوەرگین ئەو هەڵەش پۆزینەوە کە بتوانین بە باشی ینی بۆی کە زانستێکی باشتر و سەردەمیانە فێربین و بەسەریعی فێری بین سوودی لێوەرگین بەڵێ چۆن دەتوانین وا لە مناڵەکانمان بکەین کە بە شێوازێکی دروست وەکو ئێستا باسە کرد بەکاری بێنی واتە لە ئێستا لە تەواوی چینەکانە لە مناڵێک و تا گەورێک ئەتوانێت بەکاری بێنێ و لە هەر جیازێکەوەی زیرەکەەوە بێ دەتوانێت بەکاری بهێنێ چۆن بتوانین وایە لێ بکەین بە شێوازێکی تەندروست بەکاری بهێنن واتە هیچ دەوراتێک بۆ دایک و باوکان بکرێتەوە بۆی کە مناڵەکانیان بە شێوازێکی باش بەکاری بهێنن هەتا گەورەکانیش لەوانەیە بە شێوازێکی باش هۆشداریان نەدرابێتێت کە بە شێوازێکی باش بەکاری بهێنن هیچ پرۆگرامێکتان هەیە بۆ ئەمە؟ وەڵی تا ئێستا پرۆگرامێکی وامانێ لەبەرەوەی کە ئێمە خوێندکارەکانمان هەم خوێندکارەکانمان هەم مامۆستاکانمان لە چینێکی تایبەتدان بەڵام دەکرێت پەروەردەیەکی باش یان دەوراتێکی باش بکرێتەوە بۆی کە چۆنێتی سوود وەرگرتن لەو ئامێرانە و هەروەها چۆنێتی بیرکردنەوە یا سوود وەرگرتن لەو ئامێرانە بە شێوەیەکی دروست فێران بکردرێت و هەروەها ئێمە دەتوانین واش بکەین کە چۆن بتوانین پرسیاری دروست لەو زیرەکی دەستکردانە پرسیین بۆی کە وەڵامێکی باشمان بداتەوە لە هەمان کاتدا بەڵێ کەواتە بە بۆچوونی تۆ لە ئێستادا باشە تەواوی زانکۆکان و شۆنە ئەکادیمیەکان ئەم تاقیگانە ئامادە بکەن و دروستی بکەن بۆی کە تەواوی خوێندکاران سوودی لێوەربگرن بەدڵنیایی بۆ هەر ناوەندێکی ئاکادمی پێویستە تاقیگەیەکی ژیری دەستکرد یا چەند تاقیگەی ژیری دەستکرد یا هەر هەموو تاقیگەکانیان بە شێوازی ژیری دەستکرد بێ بۆی کە خوێندکاران و تۆژەرانیان بتوانن زۆر بەسەریعی یا زۆر بە خوێرایی زانیاریەکانیان وەرگرت و سوودی لێوەرگرن باش مامۆستا لە ئێستا لە هەرێمی کوردستان ساڵانە پێشانگای تەکنۆلۆجیا و پێشانگای سەردەمیانە ئەکرێتەوە بە تایبەت لە بواری IT و AI و ژیری دەستکرد و تەکنۆلۆژیای سەردەمە زانکۆکان چ ڕۆڵێکیان هەیە لە پێگەیاندنی خوێندکار لە بواری دیجیتاڵ و AI و ژیری دەستکردە ینی هەر ئێستا لە هەرێمی کوردستان حالیان پێشانگایەکی نێودەوڵەتی هەیە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئایندەیە بەتەمان گەورەترین پێشانگا و پێشبڕکێی دیجیتاڵی و سیستمی AI و ژیری دەستکرد لە هەرێمی کوردستانە بکەنەوە پێ دوایتر زانکۆکان وەکو زانکۆی ڕاپەڕین ئەبێ دەست بکەن بەوەی کە ئەم تاقیگانە بکرێتەوە و خوێندنی ژیری دەستکرد و AI بە تەواوەتی وەکو سیستمێکی لێبێت لە ناو پرۆسی خوێندنە
بەڵێ بە دڵنیایەوە زانکۆ ڕاپەڕێژ هەروەکو هەر یەک ناوەندێکی ئاکادمی بەنیازە و هەر بە تەماشا کە خوێندکاران و جیلی ئێستامان پێ بگەێنێ لە ڕووی زانستی ژیری دەستکردەوە و بە دڵنیاییشەوە ئەمە سوودێکی زۆر زۆری دەبێت بۆ هەم خوێندکاران بۆی کە بتوان هەلیکاریان دەستکەوێت لە هەم لە داهاتوودا و هەم لە ئێستاشدا. باش بەڵێ ببوورە کۆسار بەڵام پرسیارێک هەر بوو دەربارەوەی کە بەشێک لە هاوڵاتیان و بەشێک لەوانەیە لە خوێندکاران نیشتاکو ئێستا نەتوانن بە شێوازێکی جددی بەکاری بهێنن شێوە AI واتە بۆ چەندین مەبەست بەکارهێت و بەشێک لە خەڵکی تەنها بۆ گۆڕینی وێنەکانیان لە شێوازێک بۆ شێوازێکی تر بەکاریان ئەهێنا واتە بەم شێوازە سەرەتا بەشێک لە خەڵک ئەمەیان زانی و بەکاریان هێنا لە ئێستادا ئێوە قوتابیەکانی خۆتان و ئەو کەسانی کە بەکاری ئەهێنن هۆشیار کردێتەوە کە بۆ چ مەبەستێک بەکاری بهێنن جیا لە وێنەکان واتە بۆ زانیاری وەرگرتن و بۆ چەندین شتی کەش بەکارێت و دواتر ئەمانەی کە لە لای ئێوە فێر دەبن ئەم خوێندکارانە ئەم زانستوازانە و دواتر بە کەسانی تری بڵێن بۆ چ مەبەستێکی تر بەکاردەهێنرێن. بەڵێ بە دڵنیایەوە زانکۆ ڕاپەڕینی جیاوار و هەبڵێ ستافی بەشی ئەمە هەروەکو زانکۆکانی تر شێوازی بابەتەکانیان لە هێندێک ڕووەوە گۆڕیوەتەوە بۆ ژیری دەستکرد و چۆنێتی بەکارهێنان و هەروەها چۆنێتی وەرگرتنی زانیاریەکان. تابان ئێمە دەڵێن ینی وەک چۆن بڵێ لە هەموو بوارێکیدا ئەم تووڵانە بەکاردێن بەڵام ئەوەی کە بمان هەیە تووڵەکان بە سوود بن خوێندکاران بتوانن سوودێکی باشی وەرگن لە ڕوو زانیاریەوە لە بەشەوانەکانی ئێمەدا ئێستا دانراوەکە بتوانرێت ژیری دەستکرد یان بتوانانی بڵێ لەو تووڕانە بە شێوەیەکی سوود وەرگێ و هەروەها خۆی ئەم ژیانی شێوازی پرسیینوانە بابەتێکی سەردەمی کە پێی دەکوتێت کامنت پرامپتینگ یان بڵێن پرامپت ئینجینیەرینگ ئەو بابەتانە کە چۆنێتی پرسیین و چۆنێتی وڵام وەرگرتنەوە بە دڵنیایی ئێمەش بە هەمان شێوە لە بەشەوانەکانماندا ئەو بابەتەمان داناوە. باش مامۆستا جەنابەت شارەزای زیرەکی دەستکردی چەندین ئەپ هەیە کە هاوڵاتیان و خوێندکارانی کوردستان بەکاریان من خۆشم بەکاری هێنم بەڵام گرفتێک هەیە ئەم گرفتەش ئەوەیە کە هەندێک جار ئەم ئەپانە وشەسازی کوردی تیانە مەزبوط نییە یعنی کە بابەتێکە نووسی یاخود پرسیارێکی لەیەکەی ڕەنگە وشەی فارسی تێبکات وشەی عەرەبی تێبکات هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان تیمێکی وا شارەزای وەکو جەنابێ تیمێکتان دروست نەکرد بێ کە بتوانن لەگەڵ خاوەنداریەتی ئەم شەریکانەیە ئەم کۆمپانیانە ئەمە کۆمپانیا سینیەکانە کۆمپانیەکانی ئەمریکایە کە ئەم بابەتانیان هەیە سەر رووسیاش ئەپێکی تری دروست کردووە هەروەکو سیستمی چات GPT و دیپسیکۆوانەکە زانیاری بڵاوەکاتەوە بۆ ئەم گرفتە وردانە چارەسەر ناکەن یان بابەت کەمە بە زمانی کوردی کاتێ کە قسەی لەگەڵاکەی. یەک کێشەیەکی کە گرنگی لێرەدا هەیە خۆی ئەم ژیری دەستکردانە چۆنیش دەکەن بە کۆمەڵک داتایەکی زۆر فێرکراون لە هەموو زمانەکاندا تابان ئەوەی کە بڵێن بەداخەوە بڵێن خاڵێکی نەریانە کە لێرەدا زمانی کوردی لێرەدا زۆر دەوڵەمەند نەبووە لە پرۆسەی فێربوونی ئەم مۆدلانەدا بۆی بەباشی زۆر جاران ناتوانێت وەڵام بداتەوە یان کوردەکەی یان بڵم لە ڕووی ڕزمانەوە یان لە ڕووی وشە سازیەوە ئەو جۆرێکی پێویست بێ پێویست لە ڕاستی بەڵام دڵنیام لەوەی بەدواوە بەردەوام دەبێت چون هەندێک گروپ هەن ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا ئێش لەسەر و بابەتەی دەکەن و زمانی کوردیان دەوڵەمەند کردو بە دڵنیایەوە بەرەو پێشوونێکی زۆر باش دەبینین ئەم دەتوانم یەک نمونەی بێنمەوە پێشووتر کە ئێمە تامان گوگل ترانسلیتمان دێنا بەکاردێنا بۆ گۆڕینی زمان لە ئینگلیزی بۆ نمونە بۆ کوردی ئەو کاتی ڕزمانێکی زۆر باشی نەبوو شەکانی زۆر بە تەواوی نەبوو باز ئێستا کە تۆ سێری دەکەی هەم زمانی کوردی کرمانجی تێدا هەم سۆرانەکەی تێدا زۆر بە باشی ڕستەکانت بۆ ترانسلیت دەکاتەوە بۆ کوردی ئەم دڵنیام لە داهاتوویەکی نزیکدا زمانی کوردیش لە ناوژیری دەستکردە زۆر دەوڵەمەندتر دەبێت و هەر پرسیارێکی هەشتمان بێت بە دڵنیایی بە زمانێکی کوردی سەریح و ڕەوان وەڵاممان دەداتەوە. دەستخۆش ئێمەش بە هیواین کە ئەم تاقیگانە یاخود زانکۆکانی هەرێمی کوردستان کاوە بەرەو پێشچوون بە خۆیانەوە بینن بتوانن کۆنتاکتێکی باشتر و پەیوەندێکی باشتر دروستکەن بۆی ئەو کەم و کوڕیانەی کە هەیە نەیان هێڵن و گەلی کوردیش بتوانێت وەکو وڵاتانی تر بە شێوەیەکی زۆر باش سوود لەم بابەتان وەربگیرێ. زۆر سپاس بۆ مامۆستا جەعفەر سلێمان مامۆسای زانکۆ و شارەزای زیرەکی دەستکرد کە ڕاستەوخۆ لە ڕانیوە لەگەڵمان نابووی دووبارە سپاس.